ئێمە وەک ئەنجومەنی سەرتاسەری مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی ڕای دەگەێنین. یەکەم، داوا لە مامۆسایان دەکەین تا وەرگرتنی موچەکانی مانگی 8 بایکۆتی هۆڵەکانی خوێندن ڕابگەێنن. دووەم، لە هاوینی ئەم ساڵ بۆ پرسی بە نیشتیمانیکردنی موچە و گێڕانەوەی پلەبەرزکردنەوە و چارەسەرکردنی بەغدامان کردووە 3 جار و هەر لێرەوە ڕای دەگەێنین لە پێناو گەڕانەوەی مافی مامۆسایان و فەرمانبەران و جێبەجێکردنی بڕیارەکانی بە نیشتیمانیکردنی موچە تەوتین و گەڕانەوەی پلەبەرزکردنەوەی بە نایاسایی ڕاگیراوی مامۆسایان و فەرمانبەران لە هەوڵەکانمان بە ئاڕاستەی بەغدای پایتەخت بەردەوام دەبین و بۆ دیدار لەگەڵ بەرپرسان تۆمارکردنی سکاڵا لەسەر حکومەتی هەرێمی کوردستان بردنە بەغدای خۆپیشاندانەکان و هۆشداری دەدەینە حکومەت و بەرپرسان لە ئەگەری جێبەجێنەکردن و بەدەمەوەناهاتنی داواکاریەکانمان لەلایەن دەسەڵاتی کاربەڕێکەرەوە ئەوە بایکۆت و ناڕەزایەکانمان درێژە پێدەدەین و ڕێگای مەدەنی هەستیارتر و کاریگەرتر دەگرینە بەر لە نێوانیاندا گۆڕینی ئاراستەی ناڕەزایەتیەکان ڕۆ هەولێری پایتەخت و مانگرتن لە خواردن لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتووەکان و ئەنجومەنی وەزیران و نوێنەرێنی وڵاتان. ئەنجومەنی سەرتاسەری مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی 24 نۆی 2024.